بەهۆی چاوڕێژکردنی کۆڵانێک خاوەن پێداویستێکی تایبەت پەکی کەوتووە و ئەگەر چوونە چیای ماکۆکیش بە وریایی هەنگاو بنێن. سڵاوتان لەبێت. شارەوانی سەرچاوە ویستی پیاوەتی بکات و کۆڵانێکی چاوڕێژ کرد، بەڵام گرفتی بۆ خاوەن پێداویستێکی تایبەت دروست کرد. هاوراز حوسێن تەمەنی 29 ساڵە و دانیشتووی ناحیەی سەرچاوەیە و لەسەر کورسی کەمەندامی ژیانی ڕۆژانی بەڕێ دەکات. دوای ئەوەی شارەوانی کۆڵانەکەی بۆ چاوڕێژکردن بۆ ئەوەی لە قوڕوچڵپا و ڕزگاریان بێت و گرفتی بۆ هاوراز دروست کردووە و بۆ ناتوانێت لە ناوچەوەکە بە عەرەبانەکەی بڕوات. ئەو گەنجە لە ڕێ 1964ەوە داوا لە سەرۆکایەتی شارەوانی سەرچاوە دەکات چارەسەرێکی بۆ بدۆزنەوە، چونکە بەو شێوەیە ناتوانێت هاتوچۆ بکات. ترسی ئەوەشی هەیە کورسیەکەی لێ بشکێت و کەسیش نییە بۆی چاک بکاتەوە. ئەگەر بۆ شاخەوانیان هەر کارێکی تایبەت ڕێتان کەوتە چیای ماکۆک لە دەڤەری ڕاپەڕین بە وریایی هەنگاو بنێن، چونکە مینی لێبینراوە و ڕەنگە ڕوبەڕووی مەترسی ببنەوە. گروپی شاخەوانی حاجیاوە کە لە 8 کەس پێگاتون و 15 ساڵی ڕابقا هەفتەی 2 ڕۆژ دەچنە چیای ماکۆک، دوێنێ لە کاتی شاخەوانی مینێکیان بینیوە. بە قسەی ڕەوەند حەسەن کە ئەندامی گروپەکەیە پێشتر ماکۆک لوغمی زۆری لێبووە، بەڵام چەند ساڵێکە نەبینراون. ئەوەشی کە دەرکەوتووە پێچێ بەهۆی بارانەوە بێت. دەژڵێت زۆرجار خەڵک دەست بۆ بەرد و پوش و پەلاش دەبن، نازان چی تێدایە و کوت و پڕمینێک هەڵدەتۆقێ. ئێمەش ئاوا دۆزیمانەتەوە، کەواتە با هەمومان ئاگادار بین. لە هەولێر بەنزینی نۆرماڵ هەرزان بووە و هەر لیترێک نزیکەی 70 دیناری لێبووەوە. سیروان عەبدوڵڵا سەرۆکی ئەنجومەنی بەنزینخانەکانی هەولێر بە 1964 وت دوای ئەوەی هەردوو کۆمپانیای لاناز و کار بڕی بەرهەمهێنانی بەنزینیان زیاد کرد، نرخەکەشیان دابەزاندووە. وتیشی لەبەر ئەوەی زۆربەی شۆفێران بەنزینی نۆرماڵ لە ئۆتۆمبیلەکانیان دەکەن، زیاتر نرخی ئەو جۆرە بەنزینانە دابەزیوە و هەر لیترێک 6 بۆ 70 دیناری لێبووتەوە. پێشتر نرخی هەر لیترێک بەنزینی نۆرماڵ 915 دینار بووە، بەڵام لە دوای دابەزاندنی نرخەکەی ئێستا لە نێوان 850 بۆ 865 دینارە. ئەگەر بە تەمای ناو بەفرن و دەچن ناوچە شاخاویەکان بەر لە کاتژمێر 7 ئێوارە بگەڕێنەوە. ئەمە ڕێنمای بەرگری شارستانی سۆرانە کە لە ڕێگەی 1964ەوە داوا لە هاوڵاتیان و گەشتیاران دەکات کاتێک بۆ هەر مەبەستێک دەچنە ناوچە زۆر ساردەکان بەهۆی دابەزینی پلەی گەرما بۆ ژێر سفر و بەستنی شەقامەکان لە شەودا دەبێت بەر لە کاتژمێر 7 ئێوارە بگەڕێنەوە. کاروان میراودەلی بەڕێوەبەری بەرگری شارستانی سۆران بە 1964 وت کە ڕۆیشتن باشتر وایە ئۆتۆمبیلەکانتان دەبڵ ئاکسل بێت یان زنجیر بەتایەکانتان ببەستن بۆ ئەوەی تووشی گیرخواردن نەبن و مەترسی بۆ سەرگیانتان دروست نەبێت. بەڵێ بەڕێزان سەرنجتان بۆ هەواڵێکی تر ڕاکێشم لە ماڵپەڕی 1964 باسی گەنجێکە کات کە ئەم ئێوارە بەهۆی شۆرتی کارەباوە گیانی لەدەستداوە. ئەم گەنجە تەمەنی 20 ساڵە و کرێکار بۆ لێکێک لە کارگەی شیشەکان کاری کردووە. لە کاتی گواستنەوەی کابینەکە تەزوی کارەبا کەوتۆتە سەری و بەسەر گەنجەکە بەربۆتەوە، ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە گیان لەدەستبات و کوڕەخەزووری ئەو گەنجە قسەی بۆ 1964 کردو و دەڵێت ئەوان بەنیاز بوون کە سبەی بڕۆن فەریزدەی ئەمرە بەجێ بگێن و هەموو کاروبارەکانیان تەواو کردووە، بەڵام بەداخەوە مەرگڕێگەی پێنەداوە. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.